بەناوی خوای گەورە و میهرەبان دوای ئەوەی کە فەرمانێکی دەستگیرکردن لە سنووری بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانیەوە بۆ بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر هات کەوا کەسێک هەڵساوە بە ڕفاندنی کچێک کە تەمەنی 20 ساڵە و ئەو کەسەش تەمەنی 31 ساڵە. ئێمە وەکو بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر بە دوواداچوونی فەرمانی دەستگیرکردنەکەمان کرد توانیمان ئەو کەسانە دەستگیر بکەین کەوا هەڵسا بوو بە ڕفاندنی ئەو کچە ئەویش ئەو کەسە بوو کە لە دوای منەوەیە کە فەرمانی دەستگیرکردنی هەبوو بە پێی مادەی 421 لە یاسای سادانی عێراقی و کچەکەشمان لای خۆمان گڵداوە و ڕادەستی بنەماڵە و کە سوکارەکەی کراوە ڕادەستی باوکی کراوە و ئێستا ئەو کەش ئەو تۆمەتبارێک کە دەیبینن لە سنووری بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر دەستگیر کراوە و ڕەوانی سنووری بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی دەکەینەوە بۆ ئەوەی کە ڕێڕەوی یاسایی بەرامبەر ئەو تۆمەتبارە بگیرێتە بەر و هەروەها ئێجراتی یاسایش بکرێتن لەسەر ئەو تۆمەتبارە. ئێمە من دەمەوێت ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ بکەم کە ئەویش ئەوەیە کە ئێمە وەکو پارێزگاکانی تر و هەروەها ئیدارە سەربەخۆکانی تری سنووری هەرێمی کوردستان هەماهەنگی تەواو و تۆکمەمان هەیە و درێخی ناکەین لە دەستگیرکردنی تۆمەتباران و هەروەها ڕەوانەکردنیەوەیان بۆ ئەو شوێنێکەوە لێ هاتوون. لە 6 مانگی ڕابردوودا بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر زیاتر لە 130 تۆمەتباری دەستگیر کردووە و ڕەوانەی دەرەوەی هەرێم و هەروەها ئیدارە سەربەخۆکان و پارێزگاکانی تری هەرێمی کوردستانی کردەوە کەوا تۆمەتبار بوونە لە شوێنی خۆیان داوای یاساییان لەسەر تۆمەت کراوە و ڕەوانەی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر کراوە و پۆلیسی هەولێریش بە فەخر و شانازیەوە ئەو تۆمەتبارەی دەستگیر کردووە و هەروەها ڕەوانەی ئەو شوێنێک کردووە کە تاوانی تێدا ئەنجام داوە و لێرەوە من دەمەوێت ئاگاداری هەموو ئەو کەسانە بکەم کەوا تۆمەتبار و نیازیان نیشتە زێبوونە لە ناو شاری هەولێر ئەوە دەبێ ئاگاداری ئەوە بن لە هەر کاتێک کە فەرمانی دەستگیرکردنیان بێتن ئێمە دەستگیریان دەکەین و ڕەوانی ئەو شوێنەیەشیان دەکەینەوە کەوا لێ هات.